چیکۆمێکنی دالێسێ چیکۆمێکنی این ئۆلاکی بەبار قەتی گاوزنی مەگەران بە سلام علیکم وعليكم السلام ورحمة الله. شنو اختي ما؟ تۆزێ حەزرات ئەوەی تۆ مەگی شنۆختی مەمێ خاندی لا يا اخي شنو اختي؟ شنۆختم سۆزیاکە خوێ ئەمە دەمێکی تیلفۆن وادەکەدی هەمووی بەڕۆدار لا با يا چۆنی مەدەمە مێ بینێن سیۆنکی بۆلە ئێکران کرێمەرە وادەکە تیلفۆن کی مەقصاد میگیرم تەڕۆید میکنم سبحان شتۆ الله. شتۆ بیدەکەزات چەوەمە بۆشە کایڕۆیش میکنەکەم هاي النار يا اخي ده شو بني بهدتي خمونده نه؟ ئەو بەتەنۆخی ايه ئیران بچه کەلیت ڕاشاوکەتە بگی وهذا دوس شام عشان خيركو. يا الحمد لله كما لو دورن Yani karnaşondaki baskın çua to znači taj kunu tarak metarski metre hagom video mekinu bara megi baskı İruz medeni da efir kiyoma da kay khusra Ki Ramadan efir madrom unu rafadnom nur çinom nur megama video tira tanışım mega rafat adop ki kanişa ne sayıca u ya broma da kam çiste şiloma droma ya afti ki moradit broma bra ما كان معروض ده كانون تيتو ده خدو. Ma bratanozi Avrupa'dayım paga sarma bu sразу çi buparım sırşa buparım bra şerine Привет, привет, красавица. У меня важный... اسمه ايه اسمه سبيجانجي. برو مادو خوام هذا کنم من بدأ وهو نشر كده رفع